بەو بۆنەوە ئیسرائیل گەرەکێسی بیکە حەز ئەکا جمهوری ئیسلامی ئەم شەڕیە بەو نەوعە پێخۆش نییە، ئەمریکا پێخۆش نییە، بەو بۆنەوە ممکنە کەمتر ممکنە ئەم شەڕە بەو جۆرە بکرێ. بەڵام ئەوە کە بە قازان جمهوری ئیسلامیە و بە قازانج ئەمریکایشە مەسەلەی ئەم فەزای شەڕەسە، ئەم فەزای شەڕە بەسەر ئێرانەوە بمێنێ و مرتب ئەویش ئەسلحە و مهمات و وەسایلی خۆی بەم وڵاتە عەرەبیانە بفرۆشێ بۆ دفاعکردن لە خۆیان لە مقابڵ هەر کەسێکۆ کە گەرەکی بێت شەڕیان لەگەڵکە. بەو بۆنەوە ئەمریکا وا بە قازانجێ و ئێرانیش لەلایەکۆ بۆ ئەوە کە ئەم نفوزە تا ئیسە بۆ خۆی بە قسەی خۆی و بەم جۆریشەوە ئەیبینین بەدەستی هێناوە لە خاوەرمیانە بۆ مانەوەی ئەم نفوزە و بۆ ئەوە کە لەمانە کشتی مهمتر بۆ ئەوە کە بتوانێت جنبشی ئاعتراضی لە ئێرانە سەرکوتکە احتیاجی هەیە بەم فەزای شەڕ.